پرۆژەی ئۆتۆبانی بابان کە بە شەقامی 100 مەتری سلێمانی ناسراوە کارکردن لەو پرۆژێدا بەردەوامە. پرۆژەکە نزیکەی هەژمانگە کارەکانی بەردەوامە و بە یەکێک لە پرۆژە گرنگەکانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی دادەنرێت با ڕاستەی زیادکردنی جوڵەی بازرگانی و پیشەسازی و بازاڕی کار. پرۆژەی دروستکردنی شەقامی 100 مەتری سلێمانی پرۆژەیەکی استراتیجی گرنگی سلێمانی و کوردستانە بە ئاراستەی پەرەپێدانی ژێرخانی وڵاتەکەمان کە دەبێتە مایەی زیادبوونی جوڵەی ئابووری و بازاڕی کار لەم ناوچەیە بەگشتی و لەلایەکی تریش سیمایەکی جوانتر و پێشکەوتوتر دەدات بە شاری سلێمانی. گروپی کۆمپانیاکانی قەیوان کە جێبەجێکاری پرۆژەکەن بە پلان و بەرنامەی نوێوە دەیانەوێت کارکردن لە پرۆژەکەدا خێراتر بکەن. پلان و بەرنامەی تۆکمە هەیە لە ناو کۆمپانیادا کە لە بەرواری ئەم ڕۆوانەی کارکردن لە پرۆژەکەدا خێراتر بکرێت و بە شێوەیەکی سەریعتر کار لە پرۆژەکەدا بکرێت. لە ئێستادا دروستکردنی گەورەترین پرد لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ناو پرۆژەکەدا کە دەکەوێتە سەرچەمی تانجەرۆ دەستی پێکردووە. یەکێک لە ستراکچەرە گەورەکانی کە لەسەر ڕێوی پرۆژەکەی بریتە لە پردی تانجەرۆ کە بە درێژی 500 مترە و بە یەکێک لە پردە گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی کوردستان دادەنرێت. پانی 100 مترە، درێژەکەشی 500 مترە، 18 ئۆتۆمبیلەیە کە دەتوانای هەیە پیادا تێپەڕ بێ بە هەردوو ئاڕاستەکەدا. لە ئێستادا قۆناغی باشی بڕیوە و کۆمەڵی کاری زۆر چاکی تێدا کراوە و لە ماوەیەکی نزیکیشدا کارەکانی تەواو دەبێت. ئۆتۆبانی بابان لە ئێستادا قۆناغی یەکەمی جێبەجێ دەکرێت کە درێژەکەی 32 کیلۆمەترە لە ناوچەی تاسڵوجەوە دەست پێ دەکات و لە گوندی دەمرکانی سەر بە ناحەی عەربەت کۆتایی دێت و ماوەی تەواوبوونی پرۆژەکەش 3 ساڵە. شەقامەکەش لە 2 سایدی هاتون و ڕۆیشتن پێک دێت کە پانی هەر سایدێکی سەرەکی 21 مترە و توانای تێپەڕینی 9 ئۆتۆمبیلی هەیە لە یەک کاتدا. هێمن کەمال، کورسات نیۆز، سلەیمانی.